سپێدە باش مدوێت ژوان زانیاریان ئەنیەن شەرژ دەست پێ بکەم گۆری گوتنە ئەمیت فەیسەڵ خەلەکانی جێگیری ئامر لیوایە هێشتا پیادە لە گوندی گۆل محەممەد بچایە سین و دهەیە نافکردن لەوێ دەبێت چێکدارن داعش هەوڵدا خۆ نێزیکی سەنگەرێن پێشمەرگەی بکە لێ پشتی شەرێکی سەخت دیگەل پێشمەرگەی دیگە داعش پێشمەرگەشیە ئەوێ هەر شەوانتەیەک بشکێنیت و بدەها لاشین چێکدارن داعش لە مەیدانە شەر ببینن هەروەسە ئاماژەکردەوەیەکێژی دیگەل شەرێ پێشمەرگەی دیگەل داعش فەرۆکێن هەفەیمانە ژی بردومانە ئەوان ئۆتۆمبیلاکن کو خاست بهێن هەف بەشی ئەوێ هێزە پیادە بکەن یا داعش کو بەرەو سەنگەرێن پێشمەرگەی دەهات ژعالیەکی دیڤە ژعالیە تلس خۆڤەژی ئاماژە بۆیەکی هاتکردن کو دوهی چێکدارن داعش بڕێکا پیادە بڕێکا کەسانی خۆکوش هەوڵدا نێزیکی سەنگەرێن پێشمەرگەی ببن لێ ڕیبریبوونا پێشمەرگەی دیگەل داعش لەوێ درێژی شش چێکدارێن داعش لاشێتوان لە مەیدانە شەرماینە مڤێت ئاماژە وەیەکیشی بکەم کو دەنوکل پارێزگاها دوهۆکێ لە دوهدا ڕۆژە ئاڵای کوردستان بچەندین چاڵاکیێنژی یەک جوداچی هات ئەنجامدان بە بلندکردنا بەرزترین ئاڵا لە گۆر دەستگەهەیە پاراستنە ئاڵای کوردستانی هات بلندکردن هەوەسا ژبال سازیین حکومی و حزبیژی لە ئەم ناکێون چەندین چاڵێکی هاتن ئەنجامدان لە زانینگەها دوهۆکێژی بدەڕۆژمێنژی یەک جودا ئەفرێ ڕسمە هات ساختکردن ئەوە ئەو زانیاریان ئاڕۆژێ بوندمایە 24 ژمێرن دەرباز بوویدا کو هاتینە ڕووداین و پێشبینی تێنکردن بهێن ڕوودان لە سنوورە پارێزگەها دوهۆکێ سیپان ئامێدی پێم لێری نافتی لە دووەک سپاس بۆ زانەرەکان بەڵێ بنیانم